هەروەکو تاریخ ڕێگەرمەوە نەبی بۆ شتێکی کە بیرەوەری پیاوێک بخوندەوە بە ناوی عەبدولباقی بامەڕنی خەڵکی بامەڕنیە مەنتیقەی بادینان کوڕەکەی و دەستگای کۆمەتا بڵاویان کردیتەوە بیرەوەریە بۆ منیان نارد تەلەفۆنێکی بۆ کردم ناوی ڕزگارە گوتی لەبەر ئەوەی دووسێ جار ناوی عەونی هاتووە ئەو کتێبەم بۆ ناردی منیش کتێبەکەم دەست پێ کرد بە بادلی نووسراوە خوێندنەوە تێداگەم یعنی مشکلەکەم نییە دەرێ ساڵی 1946 کە لە برای خۆت بی ئەو عەبدولباقی بامەڕی درێ من پێشمەرگە بووم لەگە بارزانی دەرە بارزانی ئەمنی ناردە کۆیە کاکە زیاد ببینم کاکە زیاد ئێستا ڕسمەکەی دەوێ هەیە کاکە زیاد جێگری سەرۆکی پارتی بوو کە سیاتێکی ناوداری کوێ بووم چی ناوت بیستێتەوە کاکە زیاد ئاخەبەڕێ جێگری سەرۆکی پارتی بوو دەرێ چەند نامەیەکی بۆ نارد بۆ کاکە زیاد بۆ بەغدا و بۆ سلێمانی ئەوانەی بنێری دەرێ کە هاتمە کۆیە لەگەڵ ئەندامانی پارتی کۆ بوومەوە فلان و فلان و فلان لێوانە عوسمان عەونی بوو ساڵی 46 ئەمن دەمزانی باوکم پارتی بۆ لە یەکەمی ناوچەی کۆیە دێژنەی ناوچەی کۆ بەڕە نەم دەزانی ئەو حەقیقەتە هەیە یعنی هەندێشتی دیکە باز دەکا کە بە درێژ سێ ڕووداویەکی دێت جێگای باز نییە مەبەستمەوەی دەمەوێت برێم خەڵکی کۆیە تۆ پیاوی واتە بووە کورد پیاوی وای هەبووە بەڵام خەڵکانی مەوەختی خۆی یەکشەتە بۆ خەسرەتەکانیان شتی خۆیان باز نەدەکرد یعنی باوکم زۆر کەسە بۆ یارمەتی دا بە پارە پێی گەیاندێ قوتابی بۆ ساڵێک دو ساڵ خوداوەچی لە ئێمە نەمانزانیوە ئێستا خۆتی پیاردەکێشی وەڵای یارمەتی فلانمدا خۆتی پێهەردەکێشی وڵا فلاشتم بڵاو کردەوە بڵاوی دەکەنەوە کە هیچیش نییە مەسەلێت جا لەبەر ئەوەی تۆ تەماشاکە ئەو دوو زەمانەکە جا لەبەر ئەوەی ئێمە پێویستمان بەوە هەیە بە تەجریبەی ئەو پیاوانی پێشکۆمان وەکو هێمن وەکو فلان کە بیرەوەرێکی خۆیان نووسیوەتەوە من دائیمە لە دوو بیرەوەری و کەسانە دەگەرم کە ڕۆژگەڕان شت بووین بۆیە باوەڕ ناکەم لە کتێبخانەکەی من هیچ بیرەوەرێکی چ کورد چ عەرەبی عێراقی تێدانی بندەم خۆم بیتەوە ئیسفادەی زۆریشم لەسەر دیان کردەوە یەکێک لەو سوودانە کە زیاتر زانیاری دۆگرتێ لەسەر بابەت کە چی کردی لەو بیرەوەریان پیاوەکە نووسی توی چێتە ئەمریخوای و ئەمە ئیساڵی 46 ینی 1970 ساڵ پێش ئێستا مەسەلە بۆ نمونە